لە کۆتاییاری گەڕی سێمی خولی نایبی کوردستان لە شارۆچکەی پیرمام ئاڕات میوانداری برایەتی کرد. یاریەکە 24 کاتژمێر بەهۆی نالەباری کەش و هەواوە دواخرا بوو. لە سەرەتادا برایەتی چەند دەرفەتێکی گۆڵی بۆ ڕەخسا، بەڵام یاریزانان سوودیان لێوەرنەگرت. دواتر فشارەکانی ئاڕات بە بەهێزی دەستی پێکردو. دوای لەدەستدانی چەند هەلێک لە خولەکی 24 شێرزاد حوسێن خۆی گەیاندا گۆڵی برایەتی و گۆڵی پێشکەوتنی ئاڕاتی تۆمار کرد. لە نیوەی دووەمی یاریەکە ئەنوەر محەممەدی ڕاهێنەری ئاڕات پلانی بەرگری بەکارهێنا و برایەتیش هەموو هەوڵێکی خۆی چڕ کردەوە بۆ ئەوەی بە گۆڵی یەکسانی بگات. لە مەترسیدارترین هێرشیش عومەر بیبۆ تۆپێکی بەسەر ئاراستەی گۆڵی ئاڕات کرد، بەڵام ستون ئاراستەی تۆپەکەی گۆڕی. یاریەکە هەر بە ئەنجامی گۆڵێکی بێوەڵام لە بەرژۆندی ئاڕات مایەوە. دیارە ئەمە لە کەمتەرکەمی خۆمان ئەمڕۆ بەهۆی چەند هەڵەیەکەوە کە گۆڵمان لێکرا و ئێمەمانتوانی لە شەوتی یەکەم بەڕاستی عەسمی بکەین یاریەکە چەند هەڵێکی ئاسامان لە دەستدا، بەڵام ئەمە پیرۆزباییانەیە وەرشی ئاڕات دەکەم توانیان لە شەوتی یەکەم فرقەیەمە ڕاگرن، بەڵام ئێمە لە شەوتی دووەم چەند بەڕاستی چەند زەفتێکی تەواومان کرد لەسەر تیپی ئاڕات، بەڵام نەمانتوانی گۆڵ ئەنجام بدەین، بەس ئینشاڵڵا بتوانین لە یاریەکانی تر هیچتر خاڵە دەست نەدەین. ئەو بەڕاستی ئەو یاریە بۆ ئێمە زۆر گرنگ بوو، ڕاستە تۆزە کاریگەری هەبوو کە دوێنێ ئەو یاریە دواخرا. ئێمە تەوەقعیمان دەکرد کە یاریەکەمان زۆر قورسە، ماوەیەکی باشە ئیشی لەسەر دەکەین. هەرچەندە شەوتی یەکەم ئێمە بە پلانی هێرشبردن یاریمان کرد، ئەتوانیمان موفق بوون کە گۆڵێک تۆمار بکەین، هەلی تریشمان بۆ ڕەخسا، بەڵام نەمانتوانی زیاتر گۆڵ بکەین. شەوتی دووەم ئێمە زیاتر پلانی ئەوەمان داڕێژ کە بەرگری بکەین، بە پلانی بەرگری یاریمان کرد و احتفاظ بە گۆڵەکەی بکەین و پشتان بە هێرشی پێچەوانە بەست کە دەبووە لە کۆتا خولەکەکانیش گۆڵی دووەمیشمان تۆمار کردوە، بەڵام موفق نەبووین. بەم سەرکەوتنەی تۆماری کرد ئاڕات خاڵەکانی بوون بە 5 خاڵ و هاتە پلەی دووەمی ڕیزبەندی. برایەتیش بە 4 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەند خۆی جێگیر کرد. حوسێن محەممەد کەناڵی پێیان پیرمان.